ئێوارتان باش من عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم مژارانمان بۆ دیاسپۆرای ئەمشەو ئامادە کردووە. لە ئیتالیا خانمێکی کۆچبەری کورد و چالاکڤانی مافی مرۆڤ پاش دەمانگ زیندانیکردن ئازاد کرا. مەیسون مەجیدی میوان مەوکەمێکی دیکە باسیەوە دەکات کە چۆن تۆمەتی قاچاقچێتی درا بۆ پاڵ و چۆنیش دادگا سەلماندی کە بێگوناهە. کۆمەڵی کوردی بەریتانیا ڕێگری دەکات لەوەی لە فەڕەنسا تەرمی کۆچبەرێکی کورد بسووتێندرێت. سەرۆکی کۆمەڵەکە لە دیاسپۆرای ئەمشەودا ڕوونی دەکاتەوە بۆچی دەیانەویست تەرمەکە بسووتێن و چۆن ڕێگەی لەگیرە. ئەم هەواڵە بۆ زۆرینەی کوردی دیاسپۆرانشین گرنگە. ئەگەر لە ماڵەوە IPTV بەکاردێنی لەمە دوا دەبێت ئاگادار بیت. پۆلیسی ئەوروپی بە دوای ئەوانەوەیە کە ئامێری نایاسایی IPTV دەفرۆشن. 102 کەس لە سەر تاسەری ئەوروپاوە گومان لەکراو دەستنیشان کراون و 12 کەسیش دەستگیر کراون. چاڕوان بن دواتر زۆرترتان بۆ باس دەکەن. سوێت دەیەوێت پێدانی مافی مانەوە یان ئیقامە بەوانەی بۆ کار دەچنە وڵاتە ئاسانتر بکە. لە دەمانگی ڕابردووشدا نزیکەی 24,000 کەس ئیقامەی کاریان لە سوێت وەرگرتووە. هەروەها ئیسپانیا دەیەوێت لە ماوەی 3 ساڵدا مافی مانەوە و کارکردن بداتە 900,000 کۆچبەر. دوای باسی دەکەم بڕیارەکە کێ دەگرێتەوە. اینجا دێنەوە ئەڵمانیا سبەی لە شاری ڤوپەرتاڵ فێستیڤاڵێکی هونەری و کولتوری بۆ دیاسپۆرانشینانی ڕۆژاوای کوردستان ساز دەکرێت. یەکێک لە ڕێخەرانی فێستیڤاڵەکە میوانەوە پێمان دەڵێ بڕیار وایە سبەی چی ڕووبدات. هەر لە ئەڵمانیا ئەندازیارێکی کورد بەشداری لە داهێنانێکی نوێی تەکنۆلۆژیدا دەکات. جیاد ئەحمەد لە دیاسپۆرای ئەمشەودا باسیەوە دەکات بۆچی ئەو داهێنانە بۆ خاوەن ڕێز و باخەکانی کوردستانیش گرنگە. پاش نزیکەی ساڵێک کێشنەوەی لە زیندانی ئیتالیادا چالاکڤانی مافەکانی مرۆڤ و کۆچبەری کورد مەیسون مەجیدی ئازاد کرا. ئیتالیا تۆمەتێواندا بۆ پاڵ کە یارمەتی ئەو قاچاقچیانەی داوە کە ئەو براکەی و کۆچبەرانی دیکان بۆ کەشتێک یان بە کەشتێک گەیاندۆتە ئیتالیا. بۆ ئەمەش پشتی بە شایەتی دوو کۆچبەری دیکە بەس بوو کە لە دژی ئەو خانمە شایەتیان داوە. لەو ماوەیەدا زۆر دامەزراوی ئیتاڵی ئەوروپی و کوردستانیش پشتیوانیان کرد و زیندانیکردنەکەیان بە ناڕەوادانا. ئێمەش لە دیاسپۆرا بەشێکی بەرنامەیەکمان بۆ ڕووماڵی ئەو دۆسیە تەرخان کردبوو. ئێستا کە ئازاد بووە پێناچێ مەیسون بیەوێ کەیسەکە بە یەکجاری دابخرێت. خانم مەیسون مەجیدی لە ئیتالیاوە لەگەڵمە. مەیسون خانم پێشەمو شتێک ئازادیت پیرۆز بێ ماوەیەکی زۆری پێچوو دەمانگی پێچوو دەمانگ لە نێو زینداندا بووی دواتر دادگا بێگوناهیتی سەلمان. بۆچی هێندەی پێچوو بۆچی دەمانگ درێژەی کێشا زیندانیکردنەکە تۆەکەی چی بوو؟ سلااوڕێ زۆر سپاس کاکێمن و سپاس لە پرۆگرامی ڕوودا و بەرنامەی ڕوودا و بۆ ئەو دەرفەتەی کە داتان بە من. حقیقەتەن من نە یەکەم کەسم و نە ئاخر کەسم کە ئەم شتم هاتووە، بەڵام ئەتوانم بڵێم خۆشبەختانە ئەم شتە بەسەر من هەتا دەنگی 1948 پەنابەر کە لە زیندانەکانی ئیتالیایە بگەیتە دەرەوە. و بەڕاستی ئەمن ڕۆژانێکی زۆر زۆر ناخۆش وە سەختم تێپەڕ کرد. بەس ئێستا دڵخۆشم بەوەی کە دەنگی ئەو پەنابەرانە بەرز بووەوە. ئێستا دەرفەتێک پێش هاتووە کە لە ئەو بەڕاستی ئەتوانم بڵێم جنایەتە و پێشلکاری مافی مرۆڤە کە لە جنوبی ئەم وڵاتە بەرامبەر پەنابەران ئەکرگێت بەرز ببێتەوە ئەو دەنگە. لە ڕاستیدا وەکو یاسا پرۆسەی یاسایی وڵاتی ئیتالیا درێژخایینە. بەڵێ دەمەوێت لە میدیای ئیتاڵی و لە ئەوروپیش لە هەندێک لە میدیاکان چیرۆکەکە چیرۆکی ئەوەی کە لە نێو کەشتێکدا بووی لەگەڵ براکەت بووی و لە نێو کەشتەکەدا هەندێک کێشە دروست دەبن ئەوان لە زاری ئەو بڵین ئەو دوو کەسەوە وا بڵاویان کردەوە کە یارمەتی قاچاقچەکانت داوە لەوێ. دەمێت لە زاری خۆتەوە ئەم شەو بیبیستین چیرۆکەکە چۆن بوو چی ڕوویدا لە نێو کەشتێدا و بۆچی ئەو کەسانە و قسانیان لەسەر تۆ کرد؟ پێش هەموو شتێک بڵێم من ئەو دوو کەسەکە تۆمەتیان لەسرم دابوو یعنی تۆمەتیان لە من دابوو
لەلایەن پۆلیسۆ نەدەنگیان تۆمارکراوە و نە ڤیدیۆیان لێکردووە و دیانووی پۆلیسی ئیتالیا ئەوەیە کە شەوی ساڵی تازە بووە شەوی ساڵی زایانی 2024 بووە و کاتی ئەوەیان نەبووە کە ڕەجیستراتوری بکەن یانەوە شتە تۆمار بکەن و دواتر کە هەواڵەکە گەشتە دەرەوە ئەو دوو کەسە پەیوەندیان بە پارێزەرەکەی منەوە گرت پەیوەندیان بە بنەماڵەی منەوە گرت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروەها پرۆگرامی لێن کە پرۆگرامێکی زۆر بەناوبانگی ئیتاڵیا بەشداریان کرد لەوێ و باسی ئەوەیان کرد کە قەت شتی وایان نەوتووە و قەت تۆمەتیان نەخستووەتە سەرمن ئەوە یەک و دووهەم ئەوەی کە لە نێو یەختەکە چی پێش هاتووە بەڕاستی ئەو ماوەیە کە من لە زیندانا بووم بەداخەوە ئەتوانم بڵێم لە نێو کولتوری ڕۆژهەڵاتی ناوین ئەو شتە زۆر زۆر زاقا یعنی کولتورێکی سەقەت هەیە کە کەسێک کە ئیزنی دیفاعی نییە یعنی لە سیجنە زۆر قسە ئەکرێ دژی لە جیاتی ئەوەی کە ساپۆرت بکرێ لە جیاتی ئەوەی کە ڕاستیەکان ئاشکرا بکەن شتی درۆی شەخەنە سەری و ئەوەی کە چیرۆکی یەختەکە چۆن بوو ئێمە 77 کەس لە کەمتر لە 10 متر کەشتی بوون یەختبوون لەوێ بە شێوازێکی زۆر زۆر ناخۆشتان دیارەکە هەموو ئەو پەنابەرە و پەنابەرانە و ئەو کەسانە کە لەم ڕێگایە هاتوون و یا تۆزێ معلوماتیان بێ ئەو شتە بە ئاشکرا ئەزانن کە لە یەختی پەنابەریە زۆر دۆخێکی نالەبارە هەموو کەسێ حاڵەتی ڕەشاندنەوەی هەیە یاڕە و دەریازەدەگی ئەسڵاهان 90% لە ژنان وەکو ئەو دەریازەدەگی یا ئەو نەخۆشیە کە لە ئەو وەری ئەگرن وەکو سووری مانگانە لیان پیشانەدا ئەکەونە خوێن ڕێزێکی زۆر زۆر خراپ نانی خواردن ئاو ئەوەندە تۆ نانەخۆی ئەوەندە ئاوە خۆی کە نەمری کەسێ لەوێ یارمەتی تۆ ناکات هەر کەسێک لە بیری ئەوەیە کە نەخنکێ نەمرن کەف کەشتیەکە کون ببوو بە بوتڵ ئاوەکەیان ئەخستە دەرەوە یعنی سیستەمی پۆمپاژی یەختەکە خراپ بوو لە ڕۆژی یەکەم و توالێتەکە خراپ ببوو و ئاوی ئەدا سەرەوە یعنی بۆنێکی زۆر زۆر پیس ئاهات خەڵکەکە تەنانەت میزیان لە عەلاگە دەکردوە دەست بەدەست ئەیانستانە بەحرەکەوە اینجا لە ئەم شەرایطە زۆر تەبیعیە کە خەڵک لەگەڵ یەکتری بە شەڕ بێت خەڵکانێک دەنگیان بەرزۆ بێتەوە خەڵکانێک عاجز بن باشە تۆ ئەم چیرۆکەت ئەم چیرۆکەت بۆ بەرپرسانی ئەوەی گێڕاوە بێگومان دەزانم بۆ ئیتالیا نەدەکردی لەسەر چ بنەمایەک دەیانگوت کە تۆ قاچاقچێتی کردووە ئەمن 31 دیسامبر کە ئێمە لە یەختەکە دابەزین هەمومانیان بردە شوێنێک کە کەمپی کڕۆتۆن بوو دوودانە حاڵەتێک وەکو پارکینگ بوو ژوورێک بۆ ژنەکان و منداڵەکان ژوورێک بۆ پیاوەکان دیارەکە من هەر ڕۆژمە ژووری ژنەکانە و 2 ساعتی پێ نەچوو بوو کە دوودانە مەعموری پۆلیس بانگی منیان کرد و ئەمنیان دەست بەسەر کرد باشە لە ئەو کاتە کەس پرسیاری لە من نەکرد کەس تەوزێحی بۆ من نەدا کە ئێستا چی بووە چی ڕوو ئەدا بۆ کوێ دەڕۆم یا ئەسڵ لەبەر چی ئەمنیان سواری ئەو سەیارەیە کرد ئەمن تەنانەت وا بیرم ئەکرد لەبەر ئەوەی کە پیاوێک لەوێ بوو کە وەرگێڕ بوو و من پرسیارم لە ئەو ئەکرد ئەیگوتنە چەند پرسیاریان لێت هەیە و کێشێک نییە ئەوە شتێکی زۆر تەبیعیە یعنی من پێم وا بوو کە ئەو شتە بۆ هەموو ئەوانی تر 77 نەفەر بووین ئێمە دیارە هەموو 77 کەسەکە لێ پرسیینەوەیان لێ ئەکرێت بەڵام دواتر ئەوەم زانی کە لە ئەو 77 نەفرت تەنیا لە 2 کەس پرسیار کراوە کە هێشتا ئەوەش سەرڕاست نەکراوەتەوە کە ئایا ئەو 2 کەسە بەڕاستی ئەو قسانەیان کردووە یا نە یعنی دموکراسیە کە ئەڵێن ئەم وڵاتە دموکراسی لە ناویەتی بەس لەسەر قسەی 2 کەس ئەویش پێ بەڵگا ئەوە ئەکەن بەرامبەر بە خەڵکێک هەرو جۆرەکە لە سەرەتای قسەکانەوە ئاماژەم پێکرد ئەمن نە یەکەم کەسم و نە ئاخر کەسم دیارە هەر یەختێک تێتە ساحلی کەلابریا هەر یەختێک تێتە جنوبی ئیتالیا
وەکو شتێکی پۆلیتیکاڵە یانە لە هەر یەختێ 2 کەس 3 کەس ئەگرن بە تۆمەتی ئسکافیست. ئسکافیست وشەی ئسکافیست قاچاقچی نییە، قاچاقچی ئینسان نییە، قاچاقچی لە زمانی ئیتاڵی ئەبێ بە ترافیکانت. بەڵام ئسکافیست شتێکە دوای نقمبوونی یەختی کۆترۆل لە نێو یاسای ئیتالیا دایان ڕشتووە و بە ئارتیکۆل 2 دیچی یانێ مادەی 12 یاسا بە ناوی کۆترۆل نووسراوە ئەڵێ هەر یەختێکە بێت ئێمە ئسکافیستەکان ئەگرین. ئەنجا ئسکافیستیان هەر کەسێ هەر ڕۆڵێکی لە نێو یەختەکە بێت، یانە تەنانەت ئەگەر کەسێک یارمەتیکی داوێ بۆ خەڵکە ئەو خواردنێک هەرچەند لە یەختەکەی مەوشتە نەبوو بەڕاستی ئەگەریش بوو لەلایەن کەسانێکە و دەستیان گردوو بەسەریاوە بەشی خەڵکی تریان نادا، بەڵام لە ئەو یەختەکانتر ئەگەر کەسێک خواردنی دابش کردوێ ئاوی دابش کردوێ ئەوە ئسکافیستە. ئەو کەسێکە لە یەختەکە خوڕی بێت یانە کاپیتان بوو بێت ئەوە ئسکافیستە، ئەگەر مەکانیکی کردوێ ئەوە ئسکافیستە، یان نازانم شتێکی زۆر سەیر و سەمەن ئەگەر لەسەرەوەی یەختەکە دانیشت بێت ئەوە ئسکافیستە. اینجا ئەم کەسە ئەم شتەکە ڕوونە تێگەیشتم بەڵام بەڵێ دەمێ ئەمە بزانم ئێستا تۆ دوێنێش قسەمان کرد بێکەوە گوتت من نامێ ئەم کەیسەدا بخرێ تە دەمەوێ شەڕ بۆ مافی ئەوانی دیکە بکەم مەبەست چی بوو لە نێو زیندان چیت بینیوە پێت وایە چی هەیە کە ئەم کەیسە نابێ دوای بێگوناه دەرچوونی تو هەر کراوە بمێنە ئیشی لەسەر بکرێت. بەتاکید کاکە من ئەمن بەردەوام لە مقابلەکانی کە ئەم ماوەش دوای ئازادبوونم کردومە لە میدیاکانی ئیتالیا، فەرەنسا، ئەڵمانیا باسی ئەوەم کردووە ئەمن ئەگەر خەباتم بۆ مافی ژنان کرد لەبەر ئەوەیە بۆ خۆم ژنم بە هەموو گیانمە و ئێش و ئازارێک کە بەرامبەر بە ژنان ئەکرێت مافی ئێمە پێشل ئەکەن کێشاومە. ئەمن ئەگەر خەبات بۆ مافی کورد ئەەکەم ئەگەر لەسەر کورد و کوردستان هاتوومەتە دەنگ بۆ خۆم کوردم ئەو ئێشە ئەو ئازارم چێشتووە. بەڵام ئێستا ئەمن ئازارێکی نوێم تەجربە کردووە، ئەزمونێکی نوێم هەیە، ئەزمموی پەنابەری. دیارەکە لە ئەم وڵاتە هێشتا وشەی پەنابەر لە مهاجر گیان نەکراوەتەوە. ئەرێ لە دەوڵەتی مێلۆنیکە ئەڵێ ئێمە پێش گیری ئەکەین لە هاتنی مهاجر بۆ وڵاتەکەمان لەبەر ئەوەی کە ئێمە مهاجرێکمان ناوێت کە پارەی بۆ سەرفکەین، ئێمە توریستمان ئەوێ، ئێمە پێویستمان بە توریستێکە کە بێت پارەمان بۆ سەرف بکان نە پارەی پێ بدەین. ئەمە مهاجرێکە کە بۆ ئێکۆنۆمی بۆ لە بواری ئابووریەوە هاتووە، بەڵام وشەی پەنابەر و ستۆری پەنابەر تەواوی جیاوازە. پەنابەر کەسێک نییە کە لە برسیەتیا یا لەبەر ئێکۆنۆمی هەڵبێت لە وڵاتی خۆی وڵاتی خۆی بەجێ بێنێت. دیارەک پەنابەر هەروواکە هەمومان ئەزانین یانی لە مەترسیایە ڕیسکی ئەو ئاوە بگیان ئەستێنێ لەبەر ئەوەی کە هێشتا هیوایکی هەیە کە بتوانێت بگێتە شوێنێکی ئەمن. ئێمەی پەنابەر بۆ دیانەتی باشتر ناین بۆ وڵاتانی ئەوروپی، ئێمە بە دوای ئەمنیەت بوو. دیارە زۆربەی و کەسانە کە لە دیاسپۆران هێشتا خەباتیان بەردەوامە کە ئەگەینە شوێنێکی ئەم درێژا بن بە چالاکیەکانیان بێ سانسۆر. باشە زۆر سپاست دەکەم خانم مەیسون مەجیدی لەگەڵم بوو خانمێکی چالاکوانی کورد هەروەها بڵین کۆچبەر کە دەمانگ لە زیندانەکانی ئیتالیا بەبێ تاوانی لە زیندان ماوە تۆمەتی بۆ دروست کرابوو کە یارمەتی قاچاقچەکانی داوەکو خۆش ئێستا باسی کرد بەڵام دواتر دادگا بێ گوناهی سلمان. زۆر زۆر سپاست دەکەم مەیسون خان. دەڕۆمە سەر هەواڵێکی دیکە کە دەزانم بۆ زۆربەتان بەتایبەتیوانێ لێرن لە دیاسپۆران زۆر گرنگە. ڕەنگە ئێستا لە هەر کوێکی دنیا کە سەیری بۆ نمونە ئەم بەرنامەیە بکەی دیاسپۆرە لە ڕێگەی ئەپێکەوە بێ یا لە ئامێرێک بێ کە بە IPTV کەناڵە کوردیەکان یاری تۆپی پێ و زۆر شتی دیکەشی پێ سیر بکرێت بە ئاسانی بەبێەوەی کە هیچ پارێکی وا زۆری بۆ بدەیت. ڕەنگە ئامێرەکە یان ئاپەکەت زۆر زۆر بە هەرزانیش کڕی بێ. ئەگەر وایە ئەگەر ئەو شتانەی باسم کرد هەیە ئەم هەواڵە بۆ تۆیە و دەبێت لەمە دووە زۆر زۆر ئاگدار بێ. پۆلیسی دە وڵاتی ئەوروپا کە ئەڵمانیا و بەریتانیا و
هۆڵەندا و سوێدیشی تێدان هەڵمەتێکی دەستگیرکردن و چاودێریکردنی ئەوانیان دەست پێ کردووە کە ئەو ئامێروەپە نایاسایانە دەفرۆشن یان بڵێن مامەڵی پێوە دەکەن. پۆلیسی ئەوروپی یۆرۆپۆل کە پشتیوانی ئەو وڵاتانە دەکات ئاشکرای کردووە کە 102 گومان لێکراویان لە وڵاتانەدا دەستنیشان کردووە یانزیان تاوکۆستا لێ دەستگیر کردوون. یۆرۆپۆل دەڵێ ئەوانەی بە شێوازی نایاسایی 2500 کەناڵی تەلەڤیزیۆنی و دەیان فیلم و درامایان لەسەر ئەپ و ئامێرەکانی IPTV بۆ 22 ملیۆن بەشدار بوو بەردەست کردو و پێیان فرۆشتون ئەمانە دەستگیر دەکرێن. لە ئۆپەراسیۆنە گەورەکەی پۆلیسی و دەوڵاتەدا دەوڵاتی ئەوروپی 112 ماڵ پشکندراون تاوەکو ئێستا 560 کەس دەستنیشان کراون کە ئامێر و کۆدی ئەپیان لە کەسە دەستگیر کراوەکان و لەوانەیە کە گومانیان لێ دەکرێت ئەم کۆدانە و ئامێرانە بفرۆشن لەوانیان وەرگرتون ئەو ئەپ و ئامێرانە و بە خەڵکیان فرۆشتونەتەوە وەکو لە دەستەواژەی ئابووریدا پێی دەڵێن ڕیسێلەر بوون. اینجا بە باسی هەواڵێکی خۆش بکەین. ئەم هەواڵە هەم بۆ ئەوانە خۆشە کە لێرە لە ئەڵمانیان و مافی مانەوەیان وەرنەگرتووە هەم بۆ ئەوانەش کە دەیانەوێت بە شێوەی یاسایی و بۆ کار بێنە ئێرە بۆ ئەڵمانیا. داتا نوێەکان دەری دەخەن کە ئەڵمانیا بۆ بەهێزهێشتنەوەی ئابوووریەکەی ناچارە لە ئێستاوە تاوەکو دەگاتە ساڵی 2040 ساڵانە بەلایەنی کەمەوە 280,000 کۆچبەر وەکو دەستی کار وەربگرێت. هۆشداریش دەدا کە ئەگەر ئەمە نەکرێت ئابووریە بەهێزەکەی ئەڵمانیا وەکو خۆی نامێنێت. دامەزراوەی بێرتەلسمان کە داتاکان و توێژینەوەیەکیشی لەو بارەوە بڵاو کردوتەوە دامەزراوەیەکی ئەڵمانیا ئاشکرای کردووە کە ئێستا 46 ملیۆن و 400 هزار دەستی کار لە ئەڵمانیا هەیە. واتە نزیک لە 47 ملیۆن دەستی کار. ئەگەر بێت و تاوەکو ساڵی 2040 هەموو ساڵێک نزیکەی 300 هزار کۆچبەر وەکو دەستی کار نێنە ئەڵمانیا لە بێگومان لە دەرەوەی سنوورەکانێکی ئەوروپا باز دەکرێت ئەوە ڕێژەی دەستی کار دەبێتە 35 ملیۆن و 100 هزار کەس واتە بە بەراورد بەوەی کە ئێستا هەیە 10% دەستی کار لە ئەڵمانیا کەم دەکات. سوزانە شۆلتس کە یەکێکە لە ئامادەکارانی توێژینەوەکە هۆی ئەو گۆڕانکاریە بۆ خانەنشینبوونی ئەوانە دەگەڕێنێتەوە کە پێیان دەڵێن بیبی بومەرس واتە ئەوانەیە کە لە نێوان ساڵانی 41 و 55دا لەدایک بوون ئێستا ساڵمەندن و وردە توانای کاریان نامێنێت. سەرراوی کە دەزاندرێ مژاری کۆچبەری دەنگی باش لە هەڵبژارنەکاندا بۆ پارتەکان کۆ دەکاتەوە هەتا تونتر بن دەنگی باشتر دێنن بەرامبەر کۆچبەران بەڵام حکوومەتی فیدراڵی ئەڵمانیا بەزانینی ئەو داتانە و داتای دیکەش ساڵی ڕابردوو ریفۆرمێکی گەورەی لە یاساکانی کۆچبەری ئەڵمانیادا کرد و هاتنی دەستی کار و بە شێوەی یاسایی هاتنی کۆچبەرانی بۆ ئەڵمانیا ئاسانتر کرد. وەزیری نوێخۆ ئەڵمانیا و کاتگوتی بووینێتە خاوەنی مۆدرنترین یاسای کۆچبەری لە جیهان. سوێدیش هەرچەندە ئێستا حکوومەتێکی ڕاستاژۆی هەیە بەڵام ناچارە کۆچبەری زۆرتر بۆ کار وەربگرێت. تەنیا ئەم ساڵ لە مانگی 1 تاوکو مانگی 23,870 کەس لە سوێد مافی مانەوە یان ئیقامەیان بۆ کار وەرگرتووە. لە بەرامبەردا 13,041 کەس مافی پەنابەریان دراوەتێ واتە وەکو پەنابەر وەرگیراون کە ڕێژەکە نزیکەی دەکاتە نیوەی ئەو ڕێژەیە کە بۆ کار وەرگیراون. هێشتاش سوێد دەیەوێت ئاسانکاری زۆرتر بکات بۆ وانەی کە دانەوێت بۆ کار بێنە وڵاتە و کارتی شین وەربگرن. دەبێتان بۆ باس بکەم کە کارتی شین جۆرە ئیقامەیەکە کە بۆ ئەوانەیە لە بوارێکی پێویستدا لە ئەوروپا پسپۆرەتی باڵایان هەیە و دانەوێت بێن لێرە لە ئەوروپا کار بکەن. لە سەرەتای ساڵی داهاتووە واتە پاش 4 هەفتەی دیکە سوێد ئاسانکاری نوێ و زۆرتر بۆ کەسانە دەکات کە دایانەوێت بێت. ئێستا کەسێک بێتە ینی کارتی شینی سوێدی هەبێ دەبێت گرێبەستێکی کاری بۆ ماوەی 1 ساڵ لە سوێد دەستکەوت بێ و نابێ موچەی مانگانەی لە 5,165 یۆرۆ کەمتر بێ. لە سەرەتای ساڵی 2025ەوە گرێبەستێکی 6 مانگی موچەیەکی مانگانەی 4,300 یۆرۆیی بەسە بۆی بتوانی کارتی شین لە سوێد وەربگرێ. جگە لەوەش لە جیاتەوەی کە کەسی داواکار 90 ڕۆژ ناچار بێت چاوەڕوان بێ دەبێت لە ماوەی 30 ڕۆژدا وەڵامی داواکاریەکەی بێتەوە.
هەروە ئەگەر کەسێک کارتی شینی وڵاتێکی دیکەی ئەوروپای هەبێ واتە ئێستا هەیبێ لە سەرەتای 2025ەوە دەتوانێت بۆ ماوەی 9 ڕۆژ بچێتە سوێد و لەوێ کار بکات. سەرەتای ساڵی داهاتوو بۆ ئەو کەسانش هەواڵی خۆشی تێدا کە ئێستا لە ئیسپانیان و مافی مانەوە و کارکردنیان نییە. لە مانگی 5 2025 ئیسپانیا مافی مانەوە دەداتە 300,000 کۆچبەر کە لە وڵاتن بە گوتەی ئێلما سایس وەزیری بەشداری پێکردن و ئاسایشی کۆمەڵاتی و کۆچبەری ئیسپانیا وڵاتەکەی کێشەی کەمبوونەوەی دەستیکاری هەیە. جگە لەوەش زۆر کەسن لە ئیسپانیا دەژین مافی مانەوەیان تاوکو ئێستا وەرنەگرتووە. بۆیە ئیسپانیا دەیەوێت لە جیاتیەوەی کە وەکو باسم کرد لە ئەڵمانیا و سوێد دەیکەن لە شوێنی دیکەوە بڵێن دەستی کار لە دەرەوە بهێنن بۆ نێو وڵاتەکان دەیەوێت هەر ئەوانە وەربگرێت کە ئێستا لە ئیسپانیا دەمێننەوە. تاوکو ئێستا ئیسپانیا تەنیا ڕێگەیەک بوو کە ساڵانە هەزاران کۆچبەر لێوە دەهاتنە وڵاتانی دیکە یەکێتی ئەوروپا و لەوێ نەدەمانەوە. بەپێی داتاکانی دەوڵەت زۆرترین ئەوانەی کە لە ئیسپانیا ماونێتەوە هاوڵاتیانی سووریا، مالی و ئەفغانستانە. لە ڕێگەی لیبیا و مەغریبەوە زۆر کەسی خەڵکی ڕۆژاوای کوردستان دەگەیشتنە ئیسپانیا لە ماوەی ڕابردوودا، اینجا زۆربیان لێەوە دەهاتنە شوێنەکانی دیکەی ئەوروپا، بەڵام هەندێکیشان ماونێتەوە. حکوومەتی ئیسپانیا پلانی داناوە کە لە ماوەی 3 ساڵدا هەر ساڵی 300,000 کۆچبەر وەربگرێ و بەمە ژمارەی کۆچبەرە وەرگیراوەکانی بگەێنێتە 900,000. یەکێک لەو داتانەی کە هەفتانە من و هاوکارانم لێرە لە دیاسپۆرا چاودێری دەکەین ئامارە فەرمیەکانی وەزارەتی نێوخۆی بەریتانیا هۆم ئۆفیسن سەبارەت بە پەڕینەوەی کۆچبەران بە بەلەمی بچووک لە فەڕەنساوە بۆ بەریتانیا. بە پێی و داتانە داتای فەرمین بێگومان ئەم هەفتەیە هیچ بەلەمێک نەپەڕیوەتەوە و بەرو بەمەش هیچ کۆچبەرێک لە کەنداوی ئینگلیزەوە نەگەشتە نێو بەریتانیا. بێگومان ئەمە بەمانای ئەوە نییە کە چی دیکە کۆچبەران ڕێگەکە تاقی ناکەنەوە بۆ گەشتنە بەریتانیا. بۆیە وەزیری نێوخۆی بەریتانیا ڕۆژانی ڕابردوو لە هەولێر و بەغدا بوو ڕێکەوتنێکی لەگەڵ کاربەدەستانی کوردستانی و عراقی واژۆ کرد. بەپێی ڕێکەوتنەکە بێگومان بۆ ئەوە بوو کە بۆ بەرەنگاربوونەوەی کۆچبەری نایاسایی بەریتانیا دەڵێ حکوومەتی بەریتانی دەڵێ ڕێکەوتنەکە یەکەم جارە لە ئاستی جیهاندا ڕێکەوتنێکی وا بۆ ئاسایش بکرێت. بەپێی ئەو ڕێکەوتنە 800,000 پاوند واتە نزیکەی ملیۆنێک دلار تەرخان دەکرێت بۆ پشتیوانی هێز ئەمریکان و بەرزکردنەوەی هۆشیاری خەڵک سەبارەت بە تاوان و قاچاقچیان. یەکێک لە هۆکانی ئەوەی کە ئەم هەفتەیە هیچ کۆچبەرێک نەپەڕیوەتەوە بێگومان سەرمایە هەروە دژواری دۆخی نێو دەریایە. ئەوانەی کە لەو بەری ئاو لە فەڕەنسا دەمێننەوە دۆخیان سەختە. یەکێک لەو کۆچبەرانە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بوو ناوی حەسەنی ڕستگار بوو لەوێ گیانی سپارت. دوای ئەوەی کە کۆمەڵی کوردی بەریتانیا دەزانن لە فەڕەنسا خەریکن تەرمەکەی دەسووتێنن ڕێگری لێ دەکەن. محەممەد جەلال بەرزنجی سەرۆکی کۆمەڵی کوردی بەریتانیا لەگەڵمە. مامۆستا محەممەد دەمەوێت پێشەموو شتێک بزانم چیرۆکی وەفاتی ئەو هاونیشتیمانیە چییە؟ بۆچی لەوێ بووە؟ کۆچبەر بووە؟ لەوێ ژیاوە؟ چیرۆکەکەی چییە؟ شەو باش، سڵاو ڕێزم بۆ جەنابت و بۆ بینەرانی ڕووداو. ڕاستیدا من 20 ساڵە کارەکەم لە کاری خێرخوازی و هەروەها خزمەتکردنی مافە سەرەتایە ئینسانیەکان. تراژیدیای وەکو ئەم کۆچ کردووە نەمبیستووە لە ڕاستیە، چونکە بەڕاستی ئەم پیاوە بەڕێزە وەکۆی کە لە فەڕەنسا ماوەتەوە داوای مافی مانەوەی کردووە. لە کاتی داوای مافی مانەوەی نزیکی 6 مانگ و هەفتەیەکە لەوێ لە فەڕەنسا دەژی و لە شاری مەرسیلیا دەژی. ئەوەی کە کوڕەکەی باسی کرد بەڕاستی ناوی باستە وتی باوکم باری جەستەی تێک چوە، باری تەندروستی تێک چووە، ئازارێک لە دڵی پەیدا بووە و دواتر بانگی ئیمبڵانسمان کردو گەنراوەتە خستەخانە و لە خستەخانەوە فاتی کردو. تا ئێرە حاڵەتێکی ئاساییە، چونکە ئەجەلی هەر ئینسانێکە کۆتایی پێهات لە هەر کوێ بێت دەمرێت و وەفات دەکات. بەس ئەوەی کە ئێمەی ناڕەحەت کرد، ئەوەی کە ئێمەی بێتاقەت کرد ئەوە بوو کە ئەم پیاوە تەبان مافی مانەوەشی نەبووە لە فەڕەنسا، هەر بۆ زانیاری بەڕێست و بینەران مافی مانەوەی ڕەت کراوەتەوە و واتە ئەسایل من بێ ئیقامەت لەوێ.
ئەم پیاوە لەبەرەوەی مافیمانەوەی نەبووە لەوێ و کوڕەکەی و کچەکەی کە لەگەڵین لە مەرسیلیا لە گوندێک نزیکی مەرسیلیا بەیەکەوە دەژین دە ڕۆژیان مۆڵەت داوە تێ کە جەنازەکەی وەرگێتەوە ئەگەر وەری نەگرێتەوە ئەوان بە شێوازی خۆیان بۆ ئەوەی شوێنەکان بۆ سەیف بێ لە بۆ کاتی ناشتنی دەچن خۆیان دەیسووتێنن بۆ ئەم حاڵەتە لە ڕێگەی چالاکەوانێکی کۆمەڵگەی مەدەنی لە باڵێن لە ئەوروپایە ڕەنج پشدەری بە ئێمە گەشت پاسێمە ئازارێکی زۆرمان پێچەشت و ئێمە هەوڵمانداوە هەوڵی جدیشماندا کە ئەمە لە مردن لە سووتاندن ئەم تەرمە ڕزگار بکەین پەیوەندیمان ڕاستەوخۆ بە کوڕەکەیەوە کرد ڕێگەی بەرپرسی فینرۆڵ ئۆفیسی کۆمەڵی کوردی بەریتانیا کاک حاجی عەدنان و هەروەها کوڕەکەی خۆی کە هاتە سەرخەت لەگەڵمانە سپاس بۆ خۆی پەروەردگار و سپاس بۆ ئەو جوهد و هیممەتوە گەورەی کە لە ناو کوردانی بەریتانیا هەیە بەبێ ئەوەی بانگەوازی بۆ بکەین بۆ پارەیە بۆ هەر شتێک مەبلەغەکە ئەوەندە نەبوو بەڕاستی تەرمی ئازیزیە یا تەرمی کۆچبەرێکی کورد یا تەرمی ئەسایلەمسیکەیەکی کورد بسووتێنرێ ئێمە ڕاستەوخۆ پارەکەمان بۆ دابین وە بەڵێنمان پێداکە نایڵین باوکت بەو ئاراستەیە بڕواکە تەرمەکەی بسووتێنرێت و ئەم ڕۆژی یەکشەمەی کە دێواتە 2 ڕۆژی تر لە سەعات 2 بۆ 4 کاتی بۆ دیاری کراوە تەرمەکەی لە شاری مەرسیلیا بە خاک دەسپێدرێت لە وڵاتی فەرەنسا. بەڵێ دەستان خۆش بە یشێکی زۆر باشە دەزانم کاری دیکەی ئاواش دەکەن لەسەر بڵێن لاپەڕەی کۆمەڵەکەشتان بینیم ئەمما پارەتان بۆ خەڵکی دیکەش کۆ کردێتەوە حاڵەتێکی سەیرە دەبینم لە بەریتانیا زۆر گەنجی کورد کۆچ دەکەن ئەمماوەی مامۆستا محەممەد دەمەوێت هەندێک باسی و کەیسانەشم بۆ بکەین کەسی دیکە چۆنن ئەوەی کە لە بەریتانیا هەن بەریتانیا کاگیە من لە ڕاستیدا کوردێکی زۆڕی کردوتە بەریتانیا و ئەو گەنجانەی کەوا دێنە ئەم وڵاتە بەجددی وا تەسەور ئەکا لە بەهەشت و هاتووە بۆ باڵێن لە جەهەنم و لە شوێنێکی زۆر ناخۆشەوە هاتووە بەهەشت و شوێنێکی خۆش لە کوردستان کە سوکاری هەموو جێهێشتووە دایکێتی باوکێتی خوشکی برایەتی بنەماڵێتی کە سوکارێتی ئەوەی بە کوردی قساکا لە چواردەوری ئەمان جێهێشتووە طبعاً هاتۆتە بەریتانیا هاتۆتە ئەوروپا من باسی بەریتانیات بۆ کۆم پرسیارەکە لەسەر ئەو وڵاتەیە کە ئێمە تێدا دەژین لە خۆی بەولاوە خەڵکە یعنی هیچ کەسێکی لەگەڵ نییە ئەمە وای لێ تێبارێکی دەرونی زۆر ناڕەحەتی لەسەر دڵی دروست دەبێ دەزانی بەست داتای مانگی دا واتە مانگێک و چەند ڕۆژێ پێش ئێستا فقط لە مانگی دەیە 14 هاوڵاتی کوردی خۆمان وفاتیان کردووە کە هەر 14یان هیچ تەمەنێک لەو تەمەنانە سەری 50 ساڵ نەبووە بەداخەوە بۆ ئێمە حاڵەتێکی زۆر دڵتەزیێن و ناڕەحەتە بۆ ئێمە و کۆمەڵی کوردی بەریتانیا و بە تایبەت بەشی فینرۆڵ ئۆفیس واتە بەشی وەرگرتنەوە و ناردنەوەی تەرم ئەم حاڵەتەی زۆر بە بەجددی گرتووە نەمانێشتووە هیچ تەرمێک بمێنێتەوە حتا نەمانێشتووە هیچ تەرمێک هیچ کەسوکاری ئەو کەسانێکەوە قوربانەکانیان لێ دەکەوێتەوە بە ناڕەحەتی و بە تەنها بمێنەوە وەریان دەگرینەوە تەرمەکان و دواتر نوێژی لەسەر دەکەین و کفن و دفنیمان کردووە ئەوەی کە ویستوێتی نردومانەوە بۆ کوردستان و ئەوەشی کە نەیویست بێ لە وڵاتی بەریتانیا ویستبێتی بنێژە لە وڵاتی بەریتانیا ناشتومانە ئەوەی کە ئازاری دام و ناڕەحەت بووم بەڕاستی خانمێکی هەر خەڵکی ڕۆژ با بڵێن بە وڵاتی لای خۆمان و هەرێمی کوردستانی خۆمان پەیوەندی پێوە کردم لە 2 مانگێک فەرمۆی من پیاوەکەم 12 ڕۆژە وەفاتی کردووە جەنازەکەی لە ناو خەستەخانەکانی لەندەنە کەسم نییە جەنازەکەم بۆ وەرگێتەوە ئەمە بەڕاستی ئەمەی زۆر ناڕەحەت کرد یعنی لە وڵاتێکی بەریتانیا بژیت و چەندین ساڵ و ئەوەندە کەست بە 14ەوە نەبێت بە معنایەکی تر ئەوەندە نزیکی کۆمینیتیەکان و مزگەوتە کوردیەکان نەبوو بی خەڵکێک ئەوەندە بنەناسیت بچێ جەنازەی پیاوەکەت بۆ وەرگێتەوە بۆیە من لەیرەوە پەیامێکم هەیە داوا لە کوردانی ئەم وڵاتە و تەواوی ئەوروپا دەکەم نزیکی کۆمینیتیە کوردیەکان بن نزیکی مزگەوتە کوردیەکان بن هاتوچۆیان بکەن هەم بۆ خۆیان باشە هەم بۆ منداڵیان باشە هەم خۆیان ئەگەر حاڵەتێکی ئاوایان بەسەر هات ئەوەندەی خاوەن لێ پەیدا دەبێ هەست بە ینی بێکەسی و بێنازی ناکە بۆ ئێمە چوینە سەرخەت لەگەڵ یا تەرمەکەمان وەرگرتەوە هەوردمان بۆ شارەکەی خۆمان کە بێرمینگەهامە و ئەو تەرمەمان باوڕێن ششتەوە و دواتر بەڕێمان کردەوە بۆ کوردستان بۆیە بەڕاستی وەکو جەنابەت باز دەکەیت کۆمەڵی کوردی بەریتانیا وەکو چەترێک وایە بەسەر هەموو کوردانی بەریتانیا و هەر کوردێک لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەبێ وەکۆی کە لە فەڕەنسا هەبووە ئێمە خۆمان بە صاحیبی زانیەوە و چوین بە دەمیەوە و یارمەتیمانداوە لە ماوەکانی ڕابردوویشدا یارمەتی پەنابەرەکانی ناو فەڕەنساشمان داوە چوونەتە جەنگڵەکان و ئەو ئازار و مەینەتیانەی ئەوەی کە لە گوێرەی توانای ڕێکخراوێکی وەکو ئێمە بوو بێ بۆمان کردوون بۆیە بەڕاستی
ئاماری مردن زۆرە بەداخەوە لە ڕێژیم بەداخەوە لە ناو گەنجەکانی ئێمەدا و کارەکەشی زیاتر دەگەڕێنمەوە بۆ ئەوەی کە ئەو ناڕەحەتی و ئەو بێکەسی و بێتوانایە کە لەیرە دەیان بێت و سێ ئاستی زۆر سەرەکی زۆر ناڕەحەتی شەیە لەم وڵاتە کاکێ من جەنابەت باشتر دەزانی ئیقامە مەسئلەی زەواج و هەروە مەسئلەی کار ئەم سیانە زۆر قورسە ئەگەر ئیقامەی نەبوو ناتوانێت زەواج بە ئاستی واگەر ئیقامە و زەواجیشی نەبوو کارەکەش ینی هەموو شتەکان ئاڵۆزە بێت و سەرەتاییترین حاڵەت بۆ ئینسان بەڕاستی لەم وڵاتانە ئەوەیە کە ئیقامەیان هەبێت داواشم وایە بە ڕێزانێک کە دێنە ئێرە ئاگایان لە خۆیان بێت ئاگایان لە ژیانی خۆیان بێت نزیکی کۆمنیتیە کوردیەکان و مزگەوتە کوردیەکان بن بۆ ئەگەر حاڵەتێکی ئاواشیان بەسەر هات بێناز نەمێننەوە. باشە زۆر سپاس دەکەم مامۆستا محەممەد جەلال بەرزنجی لەگەڵ سەرۆکی کۆمەڵە کوردی لە بەریتانیا باسی هەواڵی ڕێگەگرتن لە سووتانی تەرمی کوردێکی کۆچ کردو لە فەڕەنسامان کرد شتێکی زۆر سەرنجڕاکێش کە بیستم بەڕاستیەوە ئێستا مامۆستا محەممەدیش باسی کرد ژمارەی زۆر گەنجی کورد کە هێشتا تەمەنیان نەگەشت 50 ساڵ لە بەریتانیا لە ماوەیەکی کەمدا لەم ماوەیەدا کۆچی دواییان کردو ئەمە وەکو دەڵێ شۆکێکی گەورە بوو بەڕاستی ئەم شەو بەڵام بێگومان ژیان دەبێت بەردەوام بێ ئەوانەی کە زیندوین دەبێت بجوڵین دەبێت دڵخۆش بین دەبێت هەوڵ بدەین کار بکەین هەوڵ بدەین چالاک بین جا سبەی لێرە لە ئەڵمانیا لە شاری ووپەرتاڵ فستیڤالەکەیە فستیڤالێکی هونەری و کولتوری زۆر سەرنجڕاکێشە دوای ناوبەر لەسەری ڕادەوەستم هەروەها کوردێکی زۆر سەرکەوتو لێرە باسی داهێنانێکی تەکنۆلۆژی دەکات کە خاوەن ڕەز و باخەکانیش لە کوردستان دەبێت ئەگەیان لە بێکەم شتە نوێیان پەیدا بووە. سبەی لێرە لە ئەڵمانیا فستیڤالێک ساز دەکرێت کە ببورن فستیڤالێکی تایبەتە فستیڤاڵی دەیەمین فستیڤاڵی چەند و هونەری ڕۆژاوە لە شاری ووپەرتاڵ دەست پێ دەکات. بۆچی جیاوازە بۆچی گەورەیە لەسەر ئەم مژارە خانم ماڵڤا عەلی ڕۆژنامەڤان و ڕێیەکێک لە ڕێکخرانی فستیڤالەکە لێرە میوانمە گەلێکی بخێراتی ماڵڤا خانم وێستبێت چێ ببە ینی هون چ دەکەن چما ناوێ فستیڤالە دەهەمین فستیڤالە هەنێک پرۆگرامە فستیڤالە چێت و بۆ من بەحس بەێ دەستپێکی سلااف بۆوەش بۆ هەمە تەماشەوانی گۆن هەلما تەماشا دەکەن و تایبەتیش بۆ ئەکیپا ڕۆداوێ چاابێ ji bo festîvalê wê sibe çi bibe li gorî programê xwe em ê behsê bikin yek bi yek mê dest pê bikin pir mêvan hene wê werin amade bin pir heval û dost hene ku me ew dawet kirine pir em bêjin heskiriyê helbest û çand û hunera Kurdî hene ew ê bixweyî ku em bêjin şopandinê dikin ew ê werin lê hazir bin program ji 10 sibiha ve dest pê dike hetanî şeşê êvariye bi navê xwe jî Mihrîcana yan jî festîvala çand û hunerê a Rojavayê Kurdistanê dehemîn festîvala ev ya fotokopiya wê ya kul Rojava jî beriya çend rojekî beriya heftakî hata qedandin ji xwe Rojava ew 10 roj bû lê li vir ji ber ku em bêjin erdîngariya Ewropayê firebûna wê mezinbûna wê belavbûna xelkê me yê Kurd lê تایبەت ئەم بێژن ji bo rewşenbîra belkî pir zehmet bana ku em 10 roja heftakê çend roja li ser hev çêkin bolo me got yanî a herî rast em rojekê li vir biqedînin festîvalê ji xwe em bêjin di nav de beşê xwe jûr bi jûr hene wê vê festîvalê de yanî em bêjin beşek taybet ji bo helbesta Kurdî re sene hejmarek derdora 18 هلبستفانا وورن هجده هلبستفان بله هميجي هلبستاد هاجر انا حياسبه كس لبورين يعني نخوازت ضد حالي ما تزاني كردا تشاويا بله حجده هلبستفانن وورن هلبست خو بخوينن هر كي هلبستك دول غوري حاضريه خو تش تركيويه هلبست دوي هبه هم جي هنرمند ورن چپ ساز به چ به ساز به هنرمند کرد ورن چند سترانی خوشی بیجن جبان بیجن او اتمسفیرا ور بگهرن ولو روشکی پر خوش لور چه بکن هم جی داناسینا پرتوک ود هندروی به فستیوال ده هبه چاپن کواتنا چاپ کرن لسر چاپ خوی نویسکار چند نویسکار ورن بحثوان پرتوکی خو هری تایبت ما گوت نحم پرتوکی خوش بر کدام تیرینا که یعنی هر نویسکارک بحثا پرتوکا کی خویا هری داوی هاتی چاپ کرن یا هری داویان یا هری بردلیوی شیرینا جه حزد که یعنی یا کو هری چاپی هاتی خواندن دناوا ملت دناوا گلدم
افجي بشك بوما بحسكر هم جي وبشه تشيروك نبي صاحبه يكو تشيروك دين بيسين او جي ورن چند تشيروك خوي خوش وجمره بيجن شانو هي يعني ابياش خو بيغومان بشه هري خوش دناف ده ساعتا يداوية ساعت ونيفك يداوي أو شانويا وتيما شانويا اللي حاضر بن شانوجي برنجا كينويا يعني أم بيجي شانويا كي دراما وهاتية تشكرن وهما ووري سيناريو هيو أري چاويا سكتش و نسكتش بيجا نها حسكريه شانويان جيد نافدا كاردكن بلكي زاني بن الشانويا كي بالصاغيه يعني بجهزت او تشتد دلي مكردادا والور السر وتبيوري تشيكرين والاستقبال بليزن شانويا كي برنجا كي ازباور مو خوش بالغوريكو ما حاضر يخوفي قالك خوش بحثك يا هم تشتنكو هوندكن جه اوقاس مزنك وهركز بكار ب ناس بكل مال بمنف خفتنا نقول لي بابا استعتو كاركتوري بخوده جو جهترينا قد لي ما تيرو ان شاء الله خوش درباس ببه شخورد بكو كيماني جي درباس ببن ام نزانن لما لگوری طاقت خو لگوری هزا خو ما حاضری خو جیره کرنا دبیجن کو دری مالی نمزن به مرد دفها جیتر در باس ناکنه ولویا بله يعني ما حاضري جيرا كرنا أبيكو بجدار دبن قرق بليتي بكرن أنجي ببليتش نا تشتكي وصال شوية نا تشتكي وصانينا چمانه جبر مكو من خوست بپربه تشتكي بپربه تشتكي انها او نشاشه كوت بپراجي درباس ببليتا بكريت درباس بي يعني شوي اوروبا جيان كيف بتزاني بله بيشتفانيا لي اما ما قلت اف چند ساله سدمتشيا اف چند ساله اف فيستيفال نهات ولدار خستن بيشتي كوشورش الروجاواي كردستاني تشيبو هرركاي يعني ام بيجين كرتاهيا بكرتاهيا هفرتنا روشن بيرن روجاواي كردستاني خوفغوهست ج اوروباي چو روجاواي كردستاني ليفر ام بيجين هنكي چالكيه و صار بون فيستيفال هاتن سكناندن فوتوكوبياوي ما گويا روجاواي خيا خو بجا لفر وقت ما جو امي دس بيكن حسكرنك ام بيجن او قاده روشن بيري او قاده كردي اللي هابو ما نخستكو ام بكن ببهرة بمعنى جو تهات وكر ببهرة يعني نظام جي دسبيك بلا ببهرة بباشي فيستيفال بياخد نظام اما حالي حاضر ما خست ام ولوبه وارن ام بهست خو راماني خو بزماني خو كردي ام بارف بكن لفر لاوروبا تزاني هر ياكل دركي بلا ولايه يعني ياكل في ولاتي بلكي حزدك هما بزماني خو باخبه يعني هما تورج بو هلبستكي يان تورج بو سترانكي يان تجورج بو برتوككي او حسكرنك ددلي هر كردكي ده هي كنت هر جواككي لي كون بفي حم بزماني كردي باخذن يعني راسي وچ قاسولو خوش به راسي حسي يكي وين نورمال تبحسي روجاواي كردستاني كرت قلت الويدر ده الروج بردوم دكا الويدر يجي عيني وكي فرا مثلا هوزان تيدنا رومان تيدا شان عيني تشتد ده الروج تنجي فرح ترى او تزاني چاويا ام بيجن ساعات ويك هندك ترى دروجي ده بله ساعات وي دروجي ده كيم ترى لي اما اوجي بوفر بوني دريج دكه شخم جبير كر بشكي ديجي دناف فيستيفال مدوي هبه وكي جبلي برتقانه وكي ام بيجن معرض ويا بيشنجها برتقانه ويتورد حاضر في يعني برتقي خو بفروشن كسي بخوازه د برتقانه حالي حاضر ويورن اماده بن تشتكي ولوجي يعني مهرجان اماده هي راسته ادرس كودريه نها كسكم ما دبيستن شات كارن بينه ويدن ادرس الفو بورتاليا شوا باجاري فو بورتال ديارا از بجم بشتراس وام بلكي ازبر نكريا لي اما ملسر حمتور المديا جواكي ما بلاف كريا لسر حسابي ما بخو بلاف كريا لسر حسابي بخو جهاتي بلاف كرن مال وعلي بخواز كون هال متا ما شد كدبينه درباسي وبفي وبفينه يعني ام بجم كوميتي اما دكار بتمامي لسر حسابي خو بلاف كرنا باش قال لك سباس خانم مالفا علي سباس باش
ئەوێکم مە دەبینن سبێ هەرن فستیڤالەکە خۆشەوەکی خویاتکە من سۆز دایە جهەیکردن ئەگەرنا ئەژی دەهاتم بڕاستیژی وەکی تەنها بەحس کرد ینی مرۆ دبینە و تشتەکە خۆش چێ دبە و ناوژی من دیتنە و کەسن و پەشدارن گەلک نویسکار و شانۆکار و کەسن ڕاستیژی باش تێدانە و دەزانم بەشدار بن گەلک سپاس و لە بەرامادەبی گەلک سپاس هەر لەسەر مەسەلەی ڕۆژاوای کوردستان ڕادەوەستم لە دیاسپۆرا لەم چەند ساڵانی ڕابردوودا دیاسپۆرایەکی گەنجی ڕۆژاوای کوردستان هاتووە بەڵام زۆر چالاکن لە ماوەکی کەمدا زۆر شوێنی خۆیان کردوێتەوە کاری چاکیش دەکەن یەکێک لەوانە ئێستا لەگەڵمانە کاک جیهات لێرە لە ئەڵمانیا ئەندازیارە کاک جیهات لە بواری تەکنەلۆژیدا بەشداری لە پرۆژەیەکی زۆر تایبەتدا کردووە ئەم ماوەیە پرۆژەکە کراوە کە ئامانجلەی یارمەتیدانی ئەوانەیە کە لە نێو ڕەز و بڵێن باخەکانیانن بۆی بە شێوەیەکی زانستی خێراتر باشتر بە تەکنەلۆژیا ینی سود لە تەکنەلۆژیا وەربگیرێ پێم خۆشە کاک جیهات خۆی بۆمان بەحس بکە کاک جیهات ینی تا دەنگێک ژمارە شاندبوو من گوێی خۆدا دەنگێتە گەلک خۆش بەحس دەکرد و ئەو تەکنۆلۆژیا کووە نها بلام بێژن ئافراندیە لەسەر کار دەکەن تکارە گەلک تشتان دناو ڕەزاندا بگوارینە تو تکاری بۆ مە بەحس پێی کاتچیە دەمباش مامۆستا هەیمن بەریگی سپاس ژڕۆدەورۆ وەکی گوتیە هەڤ مشروعی ما چێکیریە بخۆ بەحسێک علمیە نامەشروعە وەکی تزانێ دەوڵەتت نەها پێشکەتی دنیایێدا تركيز سر تشتكي انه سمارت سيتي يعني مسألة مدن ذكية انه تشيكن بدولة خدا مسألة مدن ذكية نتاني انه مثلا ترين حديث من نتاني انه مطارات حديث من نتاني انه معامل مصانع حديث من نوع هاونا دولة بيشكتي اتجاه زراعات جدا زراعات جي جراك مرو كونه به زراعات التكنولوجيا و جريدي لسر اساسي بتشتي حكومات الاداريه الالمانيا روينشتن اجتماع شكرا انه ام كيف بتشتوني او بتشرنجي ام كيف تكنولوجيا توظيف كان مساله زراعات ده ففكره دا سبيكر انه كو ام ج رازودو يعني بوخشد اوي اتر لفداري الالمانيا جيتشي كوبلنس ودارنا معروفة إنه رازد جندوجي دجايا دانه يعني دجايا ده هاتن چاندن فمسألة إنه خدمت يعني یک خدمت وين رازناکه چیچ که چاتنه چیچ که جهد دخوازه و عمالوجی دخوازه يعني هر تشتك بي لازمه فخاصة إنه ويتشتي كيم بكن أو كونبن صيدراكن لسار بحيث إنه تكنولوجيا بري تحكم كي بدون تدخل بشري فدفي يعني جفردو نقطة بي انه امكانبن شبكة جيلي بينجي وروبوت لسر عرضي خدمات دكي وطيارات درون اي بدون طيار لبونة دفرن نفس السينو ما بحضروا رابط كرن بحيث انه كونبن خدمتي انسان دكي خدمتي بني ادم دكي وين رازنادو هاو كونه بيشون جندو يعني هونوبي طبعا بتشك يعني او بكم تشكي مثلا فود درجه يعني كونه بحثك علميه طبعا بحثوجي حكومه المانيا تمويل وصالك مجال دوننا انه ام خلاص كان ام نتائجه ان النتائج الايجابي دار يعني بخو چاتم بی ناولایی بی بله تا گفت چاتن بی زارم یعنی بعفرین که دبا زحمت بونه او داز هناك بو سادتر بو بين تماشاوانا بيجم مساله تشيا وكي كاك جهاد جينها بحث كر او انترنت هيلا 5G هي هون دزانن قال لك بهذا باشترج انترنت بري 4G و 3G ينبري او انترنت بهذا بالروبوتيكي دچناف يعني الروبوت دچناف رزان رزيكم روف ناكا نكار بقاوي دري ودچا
ڕزا تێست دکە کا ببینە پێویستیاوان چییە نەخۆشیێوان چنە چ تشتێک جوانڕە لازمە تەنها مرۆڤ نەتکارن بچن هەر جهەکی لێ بە ڕۆبۆتێ و بە تەکنۆلۆژیایە gelek hêsantir mirov dikare rezên baştir çeke û li Kurdistanê jî em dizanîn rez û bax gelekin. Min durist got kak cihat in jî hê jî zêdetir ji tiştek ku min got. بله بخو ما مستحيما انه كوري ما كري د مجولي سال كده وفريقي تيمي يعني في كورا ذكر بار فرا بار جرانا لواكيدن فكره نظريا وكي شو تواغوتيه دوغريه بشكل كي علمي ام كونن ببين انه نهار ويرو لجامع تكنولوجيا جيلي بينجي اتصالاته هاو تكنولوجيو جراكه جفي بحثي علمي رو كونه به وحجمي داتا وهي مازن وجران وهي روبوت كي جي روبشينه كونه به تحويل كي سر كمبيوتراته فهفتشتوب خو تيجي زحمات بي انه اكوني بو تشيكرو لانه صعوبات قربين لبيشيما ياك جي مثلا انه راز دوغي مثلا فستونه دوغي هوفيني دوغي بويزي جرك ده حرف تروكي دو امساكن واستجابه جندو ج اوي يعني ج مساله 5 جيرو يعني مساله جيلي بين جيرو انه شو صار جندو تاثير كي وشو اكي بماشي فدفي مجولي يعني التوليه بمارو نجحي الحمد لله بله يعني نوكو مثلا اسبابهم روبوت لسر عرضيه اشتروا خبر ددي مثلا چنا خوشه نوفرازي تادو هاي اشتروا خبر ددي نهو نخوشه شي اشتروا خبر ددي مثلا قورش اذا بويه لنابيه اشتروا خبر ددي انه تريتا بويه جرك تبچنه وقت بويه هوش اشتروا داري ترجي دچنه قال لك اشتا خبر ددي باش قال لك بس كاك جهات احمد بله ده ما برنامه نما له او كارك وندكن كاركي براسي جي جرينجا وقالكي قالك جي جرينجا بتاوي تيجي بو ما كردا بسبورين وكيتا كود التكنولوجيا ده باش بكاربن خو بيش بخن قالك جرينجا اما دياسبورا ام هفتيبو هل جرمي دياسبورا دبي لسر شاشه به بلا لسر شاشه دي بينم بيوندي بكن بيشنيار بكن هاشتاج رخنا حتى ام دي خينا سر شامان لا كون به بلا